سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە ئەو کاتتان باش. زۆر خۆشحاڵم بۆ وەزارێکی تر هاتمەوە خزمەتتان بۆ بەرنامەی دیالۆگ. ئازیزان، ڕۆژی 20 مانگی گوڵان پەنابەرێکی ڕۆژهەڵات لە بەردەم نەتەوە یەکگرتوەکان ئاگری لە جەسەی خۆی بەردا. ئەم کارەساتە بوو بەهۆیەوەی کە هەم لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە هەواڵنێریەکان مەوزوعی پەنابەران جارێکی تر لە ڕۆژهەڵات پەنابەرانی ڕۆژهەڵات لە پاشوور کەوتە ناو بەحسی سیاسی ئەملاو ئەولاو و زێنی خەڵکی بەلای خۆیان ڕاکێشە. لە بیدایەتەوە چاوپێکەوتنێکمان نەبێت لەگەڵ زڵایخا خانمی محەممەدی کە بۆ خۆی پەنابەرە لە پاشوور لە شاری سلێمانی یەژی. جا دوای ئەوە گفتوگۆیەکەکەین لەسەر مەوزوعی پەنابەری و مەسەلەی هەڵسوکەوتی کوردەکانی ئەمدی و ئەودی و یا ئەو چوار پاچکەی کوردستان لەگەڵ یەکتر لەگەڵ کاک یۆسفی ئەردەڵان. زڵایخا خانم بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. ئێوە چەند ساڵە لە کوردستانی باشوور لەوێ پەنابەرن؟ 2002. ئێستا لەوێ خەریکی چینەوە لە سلێمانی؟ من پیشەی خۆم بووەوەی کە لەگەڵی حزبی کۆمەڵی کۆمونیستم وەکو پیشەی کاریژ بەناو سلێمانیا پیشە من پیشەی ساڵم بوو. بەڵێ ئێستا شەرخ بەردەوام لەسەر کارەکەتان؟ بە هۆکاری هەنێ دەلیلی نەخۆشیێنی خۆمەوە دووپری تر مەنعی کاری لێ کردوم ئەشێ فعلەن دا 7 مانگ ئیستراحەت بووم لە ماڵە. زڵایخا خانم، ئێوە لەگەڵ چەند هاوڕێی ترتان شۆرایەکتان پێکهێناوە و کاروباری پەنابەران لەوێ بەڕێوە بن. بەعام چەندێ پەنابەر لە باشووری کوردستان هەیە کە لە ڕۆژهەڵاتەوە یا لە ئێرانەوە هاتبێتن بۆوێ؟ وەکو ئەوەی کە دایسا ئێمە لە 2019 دەستمان بە ئەم کارێ خۆمانە کردێ وەکو شۆرای پەنابەرانی ڕۆژهەڵات. بەس ئێمە کێ ناوەکەیمان گۆڕیوە بە ئەنجومەنی پەنابەرانی ڕۆژهەڵات. ئێمە کێ 3 کەسین لەگەڵ منەوە هاوڕێ ئەنوەر و هاوڕێ ڕەزا. ئێمە 3 کەسین لە مانگی 5 2019ەوە دەستمان بەم کارە کردووە. وەکودا ئەم حەدە هاتووی لە توولی ئەم مودە داوارتە 3 ساڵەوە پەنابەرانی دەوروبەری مەسڵ ئەگەر بێت و بەهێنی هەولێر و حەساویکەی لەواجە 10,000 کەس ئەبێت. بەس لا ئەوە کێ سنووری لەدەست ئێمە بێ ئێمەدا 800 کەس پەنابەرمان فایلێ 800 پەنابەرمان لەژێر دەستایە. بەڵێ ئێوە لەوێ لەگەڵ ئیداراتی دەوڵەتی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکەتان چۆنە؟ کاروبارەکەتان چۆنە چێتە پێشەوە؟ وەکو باقی دارودەوامەکان تری ئەوە نییە کێ بتوانن مەسڵ جوابوو زۆر شتەکانی ئێمە بن وەکو پەنابەرێک بۆ کارتەها بەدەستەوە هەنها کەسی ئەگەر مەسڵ کێشەمان بۆ دروست نەکات و جوابوو شتەکانی ئێمە بێ بەسڵ بێ بەدەمی بەحسەکانی ئێمەوە یارمەتیمان با بەس نشینگەیە نشینگە لەگەڵ ئاسایشە بە پێ توانای خۆیان ئەوان یارمەتی خۆیان ئەوان و ئاسانکاری لە کارەکان ئێمە ئەکەن. باشە، ئێوە لەگەڵ بەخۆی UN یا نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر لەوێ چ داخوازیەکتان هەیە لەوانیانی چ پەیوەندیەکتان لەگەڵەوانە هەیەوانە بێت چ کار هەیەکتان بۆ بکەن؟ وەکو UN بەداخەوە یادی گرامی بێ ئەو هاوڕێمان کێ کاکنەویتەوە بەداخەوە کێ ئەوە اتفاقە کرد ئەوەی بۆ UN خۆیەوە خوپشاندانێ پیشاندا بوو چەند ڕۆژێ بۆ 2 ڕۆژ داکاکە 2 ڕۆژ بۆ خوپشاندانێت بەس بەداخەوەیەوە جەم کراوەیان دامێ پێبان ئێمە وەکو خۆمان کێ ئەرجمەکان دوێنێ ڕۆژ 2 ڕۆژ پێشەوە کێ مەسڵان پەنابەرانی سلێمانیمان ئاگادار کردە و دوێنێ 25 مانگ بوو لە بەردەمی UN وەکو ماتەمێنیک و سەرخۆشیک لە خانەوادەی وەکو هاوڕێیانی سەرخۆشیک لە هاوڕێیانی مەسڵن پەنابەرەکان لە بەردەمی UN ئێمە خوپشاندانێکمان ئەنجامدا بەهێمنی ئەویش لە سەعاتی تر بەسڵ 8 دەستمان پێ کردا سەعات 2 یان بەسی ترکی هاوڕێیانی ئاسایش هاتن
ویان بانەوێت مەسەڵەن ئەمەکە سەر و سەرا بەرزەڵ بێت ئیتر شتەکە بەهێمنی وەکو سەرخۆشیک ئەنجام دەریا لەوێ لە دووە بوو لە سەعات 11:30 و نوێنەری UN داوای کرد کە ئێمە هەر سێ ئەرجمەنەکە بچێ ناوە بۆ دانیشتنێت لە سەعات 11:30 ئێمە ڕۆشتنە ژوورەوە لەگەڵ نوێنەرانی UN دانیشتنمان بوو تا سەعاتی 2 تولی کێشا. ئێوە دانیشتنتان بوو لەوێ داخوازیەکانتان لە UN چی بوو؟ داخوازیەکان ئەوە بوو کە مەسەڵەن ئێمە دە خاڵی داخوازی ئەوە بوو دوونە لە بەیاننامەکانە بەیان کریالوونە لە بەردەمی خەڵکەکان دوونە لە بەردەمی پیشاندەرەکانە ئەوانە کە چەند خاڵێتە خاڵێک بوو لەوێ خۆنیاوە دوێنە بوو هەواڵنێرەکان ئەوانێکی ئاگادار بوون لە مۆزوعەکە و لە دواییەوە بکێمە مەسئولی UN بانگێکە چوونە ژوورەوە وتی مۆزوعەکە باهێمن بێتەوە و ئەتوانن هەر سێ ئەژمەنەکە بێنە ژوورەوە ئیتر ڕێگەیان بە ئێمەدا لێمە زیانەکەمان زیاتر کەس نێتە ژوورەوە ئەژمەنێکی ترمان بوو ئەژمەنێکی باریکە بوو ئەویشی تر بە ئەوەکی بە زەختیەوەکی لەگەڵ ئێمایە ئەویش کارەکە ئەویش هاتە ژوورەمە ئێتر 4-5 کەس چوونە ژوورەوە ئەو خاڵگەنە کێ مەسەڵەن هێنی پەنابەران بۆ پەنابەران کە داوای ئەو مافی پەنابەران ئەو دەخاڵە بوو لە حاڵی حاضرە قسمان بەردەمی UNەوە ئێتر جوڵەکەیژی وتێمە لەگەڵی UN هەولێر و بەغا هەماهەنگی ئەەکەین و ئیمڕۆ بەیانینە ئێتر لەم ماوە لەگەڵ هەولێرە باڵی خۆمان مەسەڵەن بزانین چی ئەبێت ڕێ خۆمان ئەگۆڕینەوە ئایا بزانین پەنابەران فەرق و جیاوازیەکان چیە فەرق و جیاوازی کێمە خاڵەکانی ئەوە بوو کە ئەو خاڵەکانە کێ مناڵی پەنابەران لێرە دەرس ئەخوێنن لە ماڵ دانیشتنیشت و کار و کاسبیان نییە ئەوانەی کێژنەرێکی بەسەرپەرستن ئەو کەسانی کە نەخۆشن کە مەسەڵەن دەرامەتێکیان نیە یا کرێهانشینەکان درامەت و کار و کاسبیان نییە ئایا مافی پەنابەر چەند خاڵی مافی پەنابەر خسمانە بەدەستیان پەنابەر بچێت پەنابەری ڕۆژەڵات و ڕۆژاوا بۆ فەرق و جیاوازی بێ ئەو فەرق و جیاوازیە ناوێت لە بین پەنابەران بمێنێ ئەو خاڵە ماسز بەردەستیان کە مەسەڵەن نەبڵێم وعدێکی سەڵ لە سەڵ ئێتر 50-50 بووە ئێتر وتیان لەم مانگە چاوەڕێ جوابوون ئەو دەخاڵە ئێمە بە دەخاڵەکە بە ڕۆناکی خسمانە بەردەستیان و ئێتر چاوەڕێ جوابیانەکەین ئایا لەم مانگە جوابێکمان ببنەوە ئێمەش بە ڕاستەوخۆ بخینەوە دەمی پەنابەرانەوە. زۆر باشە بەعام جیا لە UN بۆ خۆتان ژیان وەزعی ژیانتان لە کوردستانی باشوور چۆنە هەڵسوکەوتان لەگەڵ خەڵکە بەرخوردی خەڵک لەگەڵ ئێوە لەو بابەتەوە هیچ کێشەیەک نییە؟ وڵا وەکو پەنابەران ئەگەر پەنابەر هەرکە داخی پەنابەر کە مەسڵ ئەوە نمونێ ئەو کاکێسادە بوو ئەگەر پەنابەر کێشە مشکڵی نێت و پەنابەر لەگەیت ئەو پەڕی مەسڵ ناڕەحەتیەوە ئەوش مەسڵ بەڵا بەستەری خۆیان نارێ بڕوانەکەم چەند پەنابەر لە هەرێمی کوردستان ئێرە بێ یەک پەنابەر لە زندگی خۆی ڕازی نییە ئێتر کەسی بە دەلایلی خاستی خۆی و مشکلاتی خۆی ئەوەی مافێکی ئایا لە وڵاتەکان و UN وەری ئەگریە بدرێ بە پەنابەر ئەگە بێت و پەنابەر مەسڵ UN بێت و ئەو یارمەتیە بدرێ یا بە پەنابەرەکان پەنابەر وەری بگری لە ماڵانە ڕوانەکە مشکڵەکەی دلیل لە مشکڵی کەم ئەوێتەوە بەس بەری بەداخەوە ئەگەر UN هاوکاری کات و کۆمەکی کات و چای بە پەنابەرەوە بێ پەنابەر ئەو کێشەیە نیە ئەمڕۆ پەنابەرمان هەیە پەنابەر لە هەرێمی کوردستان لەرە چیەکە هەمووی کرێکاری و حماڵی و لە مەدەعەمەکان و ئەملاولا ئەوەی ئایا بژیوی ژیانی پەنابەرێک مەسڵەن باوە ئەڕواتە ڕێگەوە بەس بەداخەوە یەک پەنابەر لە ژیانی خۆی لەرە ڕازی نییە. بەڵام UN ئێوەی لە لیستا داناوە بۆ ئەو وڵاتانی ئوروپایی و ئەمریکا و شوێنی تر کە پەنابەر وەرەگرێ لە ئێوە لەگەڵ ئەوانە پەیوەندی بکەن و ئێوە پەنابەر وڵاتێکی خارجی بن لە دەرەوەی هەرێمی کوردستان ئایا شتێکی واتە ئاسانکاریکی واتان بۆ کراوە تاسە؟ دانت لە خاڵەکانی هاوڕێ مەخسمانە بەردەمی UNەوە ئەوە بۆ داوای ئەومانە کردووە پەنابەر وڵاتی سێمی ئەوێ مافی خۆیە پەنابەرمان هەیە لێرە دەگمە لەوانەیە کە مەسڵەن 3 ساڵ و 5 ساڵە لە عێراقا بن هەمانە 30 ساڵە 40 ساڵە بە پێ 15 ساڵە 18 ساڵە بۆیشمان کە دوێنێ مەسڵەن کە لە خوپشاندانەکە ئەوەی هەولێرە هەژمانە 40 ساڵە 45 ساڵە لێرەیە لە هەر پەنابەرێکە ئێتر ئەوەی کە خسمانە بەردەمیان ئەوانەی کە بە پێ ئەوەی دەرەجە یەک مەسڵەن دەرەجەیەک یا دەرەجە دوو هەر کەسێک بە دەلیلی خاستی خۆی ئەیە مافی وڵاتی سێمی هەیە داوای ئەومانە یەکمین خاڵێکی داوامان دوێنێ لە UN کردووە بۆ ئەو پەنابەرانە کە مەسڵەن مافی ئەوانە هەیە بۆ وڵاتی سێم یا قبوڵی وڵاتی سێمیان بۆ هاکەسەوە پەروەندەکەی گۆڕاوە پەروەندەکەی لەگەڵ کەسێکا بۆی گۆڕاوە یا پەروەندەکەی چووەسە مەسڵەن بایەگانی و وازی لێ هاواریاگە ئەوانە کە خسمان بەردەمیانە دوێنێ
ئەڵێن ئێمە بە پێ وڵاتەکانی دەرەوە وڵاتەکانی دەرەوە بۆ ئێمە ئەنێرێت ئەوە جواوی ئەوانە بە ئێمە داوەسە هەر دوێنێ وتی ئێمە جواوەکەی ئەوە سەکی و پەنابردنێکی ئێوە ئێژن مافیوانە هەیە بڕنە وڵاتی سێمەوە ئێمەش وڵاتەکان دەرەوە یۆنی دەرەوە بە ئێمە وتکە دەلاریەنێک بۆ ئێمە ئەنێرێ ئایا ئەو چەند کەسە گەرەکمانە چه ژن بێت چه پیاو بێت چه مەسەڵ ئایا کچ بێ یا کوڕ بێ بەم دەلایلە ئەمانەوێ ئەمە شێوازەکانی بێ ئەمە مەسەڵ قیافەکانی بێ ئەو دلیل ئەو بچکەنەوە ئەوان بۆ ئێمانێرە ئێمە توانین ئاوا کەس بنێرین ئەیوتمان دێت باش یان لە توولی ئەم چەند ساڵە ئەو دای ئەو بچکەنەوە ئەوان هەناردیانە بۆ ئێوە بۆ شێوازە ئایا لە پەنابەری ڕۆژوڵاتی و شێوازیەتیان نەبووە ئێوە هەر کەسێک بنێرن بۆمان لە ساڵی 2018دا هەتاکە 2020 هەزار دانە پەنابەری سووریا لێرە و کە مەسڵ ڕەوانەی لەلایەن یوئەنی ئێرەوە ڕەوانە دەرەو کریاوە ئێتە وتمان خاڵی دووەمەوە بۆ ئایا فەرق و جیاوازیەکان بۆچی ئەوێ ڕۆژاوایەکان لەگەڵ ڕۆژوڵاتیەکانە فەرقەکانیان چییە ئەوان ئەگەر پاسپۆرتێکی ژیان هەیە بە ئەقامە یا بە پاسپۆرتی هاتوچی وڵاتی خۆیان ئەکەن وەکو سیاسیک نیەن دا ئەم دەقەژە کەسێک نازانێ دانێکی ڕۆژاوا لە ناوی سلێمانی یا لە ناوی هەولێرە ئایا بێڕێزیکی پێکراوێ یا ترۆڵ کراوێت پەنابەری ڕۆژهەڵاتی هەم ترۆڵ کریاوە هەم بێسەرۆشۆن کراوە هەم زۆر شتێک بەرابەر کراوە ئەوانە هەمووی بەدەلیل وەختمان سەبەردەستیان دوێنێ پێماوەکە چاوەڕێ جواو بن ئایا بزین فەرق و جیاوازیەکە لەلایەنی ئێمە و هەیە لەیانی لە بەغاو هەیە ئیتر بە قەرارە مەسڵ ئەوژمانە بڕۆنکەنەوە بزین دلیلی ئەوە چیوە فەرق و جیاوازیە بە خاطر چیە پەنابەری ڕۆژهەڵات ڕەوانی دەرەو ناکرێ هەموو پەنابەرەکان ناگەر بڵی هەموو پەنابەرە ناوانێکی حەقی خۆیانە ناویان هات کەسەوە یا بە دەلایلی خۆی حەقی خۆیە بڕۆتە وڵاتی سێمەوە ئیتر بزین جواویان چیە بێ بۆمان بەڵێ زۆر سپاس بۆ ئاگاداریەکانت زڵێخا خانم زڵێخا خانمی محەممەدی لە شاری سلێمانیا زۆر سپاس بۆ بەشداری لەو بەرنامەیەدا مەمنون خۆشوی سپاس بۆ ئێوەش هاوڕێگیان مەمنون سپاس ماندوو نەبن زۆر سپاس هەروەک لە بیدایەتی بەرنامەکە بە ئاگاداریتانم گەیاند لەگەڵ کاک یۆسفی ئەردەڵان ڕاوێژکاری سیاسی و لە یەکێک لە هاوڕێیانی کۆنی کۆمەڵە پەیوەندیمان هەیە کاک یۆسف جان بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ سلااو لایەوە و لە بینەران و بیسەرانی خۆشەویست لە خزمەتتانە کاک یۆسف هەروەک ئاگدار بووی زڵێخا خانم تۆزێ باسی وەزیەتی پەنابەرانی لە باشووری کوردستان کرد بەڵام ئەگەر ئێمە تۆزێ بگەڕینە بۆ دواوە هەم لە باشوورەوە هەم لە ڕۆژهەڵاتەوە لە ڕۆژاواوە هەروەویش ئیشارە پێکرد بەهۆی شرایەتی سیاسی و شەڕ و ناکۆکی زۆر جار پێشاتووە کە خەڵکی ئەم لە ئاوارەی ئەولا بوون یا بەرعکسەکەی و زۆر جاریش بەپێی تاریخ کە لە بیرمانە هەمیشە یارمەتی دراوە و هەمیشە کومەک کراوە و ئاگال لێ بووە تا ئەو سەردەمە کە شرایەتەکە تۆزی هێورە بووتەوە ئەو جارە یا خەڵگەڕاونەتەوە بە سەر زێدی خۆیان یا ئەوەی کە ڕێگەیەکی کیان هەڵبژاردووە لەو بابەتەوە پێم خۆشە تۆزێک بە کورتی باسی تاریخێکی پێشتر بکەین کە چۆناوچۆن ئێمە هەڵسو کۆتمان کردو لەگەڵ یەک وەڵا هەڵسو کۆتکردن ئێمە ئەوە مەسەلەیەک هەر تاریخەکەی ئشارەتان کرد خود مەسەلەی کە ئێستا بەناوی بووە پەنابەر یانە جێبەجێبوونی جەمیەت و دیارە هەتاکو بەشەر بووە هەر جێبەجێ جەمیەتی هەر بووە من بینێ سەر ئەم 150 ساڵی ئەخیرە مەخصووسن لە ناوچەی کوردەواریاکە ئەو گەشتە لە هەر دایکە و شتێکە قۆمێ چەندە ئەڕێنەوە خۆ حتمما لە تاریخازانن ئەو مەسلەی ساڵانی دوای شەڕی ئەوەڵ و بە کۆچ و بە جەماوە لە باکوورەوە چوون بۆ ساوەیسە پێژن سووریا ئیسە ڕۆژاوە کە چه مەسەلگەلێکی ئێسش هەسی یعنی هەتاکو ساڵی 2010 جەماعاتێ بوون هەر هیچیان نەبوو قاغەزیان نەبوو هیچیان نەبوو سێ دەستە بوون دەستێک سووری بوون دەستێک بەناو پەنابەر بوون کە ساڵی 32 هات بوون تا شێخ سعید و ئەوانە یەکی کیشی هەر هیچ نەبوون هەنیان جنسیان نەبوو دەمە زۆر لە ناو مەسەوەلی کار خود مەسەلەی پەنابەر و ناو پەنابەر بردن ئەوەی دوای شەڕ دوامە کە ماوەیەکی توولانی بەلەخەرە کۆمانسیۆنێک 1951 بەشا دەبین لە سازمان ملە لاوکە قوانینی کەندانە بۆ پەنابەری کە حدودی 122 دەوڵەتێکی ئاسەک و وجودیس قبولیان کردووە یعنی ئەو
چەندین خاڵی هەیە سەرەکیەکەی ئەوەسە پەنابەر کیە پەنابەر بە کەسێکێژن کە لە لەحازی جسمی و گیان و ئازادی و داواخا ئەواندا نا مەزهەب و عەقیدەی گیانی لە خەتەرابێ ئەوە پەنابەری پێژن مەجبور بڕووین ڕشتیان داناوە بۆی یەک ئەو پەنابەرە سەرپەنایکی پێ بدەن نانی پێ بدەن بۆ تەکلیفی ڕۆشن یعنی حەقی کاری پێ بدەن حەقی سەفەری پێ بدەن یعنی ئەو حقوقی هەبێ و شتێکە تەواو دنیا و ئیمزایان کردووە والله کاک یۆسف ببەخشە قسەکەت خەتاکەم ئەوانەی وا کۆنوانسیۆنی ژنێڤیان ئیمزا کردا موەزەفن بە بەڕێوەبردننی ئەو بڕیارنامانە نەک هەموو وڵاتەکانی تر بەڵێ حدودی لە 1970 مەملەکەت 120 ئیمزای کردووە عێراق ئیمزای کردووە ئێران ئیمزای کردووە ئەوانە گشتە ئیمزای کردووە بەڵام ئەوانە مەسەلەی قانونیەکەی و تێتە سەر مەسەلەی لەواخا زیاتر بۆ وڵاتە ئەوروپایەکانە وەلا لەو شوێنانەوەکە هەر قانون حکم ناکا قانونێک نییە هەر وەکو ئێران هەر وەکو عێراق هەر وەکو سووریە هەر وەکو تورکیا ئەوە ئیتر ڕاستە ئێمە دەست ئەو حقوقەکە ئەشی بیدەن ولی واقعیت ئەوەسە کە بەشێک یعنی پارامەتێکی سیاسی لەم ناوە کارەکە ئەو پارامەتری سیاسیە کە مەسەل هەیە مەسەڵەن لە ساڵی لە یەک وەخت دوای شەڕ وها ئەو مەسەلەی پەنابەریە لەواخا جێبەجێیە یا مهاجرت تەقسیم بەنیان کرد کە احتیاجیان بە نیروی کار بوو لە ئوروپا حتى دراکان ئاوەڵە بوون حتا فۆرمۆلێک هەبوو ئەیانوت کەسێک ناو خانوونەکە ئەوەیە کەسێک بێوێ ئزواج بکە زەواج بکات تە کەسێکە یا ئیسا صاحب خێزان بێ خێزانەکەی حەقی خۆیە تێک بێت بۆ ئەو وڵاتەوەکەیان پەنای بردووە بەڵام حتا کەسکیش لەو وڵاتە ئزواج بکە فۆری ئەشێ حەقی خامەی پێبەن و حەق هەموو شتی پێبن مەسئلەیەک باو بوو لە بە ڕۆژنامە ئەیان کرد لە ڕۆژنامەی ئەو وەختە لیبراسیۆن باوی کرد ساڵی 60 پێیانەوە ئزواجی سپی یانە ڕەسمەن قانونەن کچێ ژنێک خانمێک داوایە کرد کە من ئەرێ تەک فڵان کەسەکە نەدیبووی نەناسیبووی و قانونەن ئەبوو بە خێزانی بەڵام قەت نەیەدی بەڵام لەبار قانونی من زۆرۆسە بۆ جێبەجێکردن ئەو یارمەتیگەرە ئەو فرموگەلە ئەکرا بەڵام کرد بەهۆی ئەوە لە مەخسوسن لە دوای ساڵانی ڕوخانی ئەو بێسەڵا دیوار و لەواخا تێکچوونی ئەو بەشی بەناو سۆسیالیستیە ئیتر مەسلەی قانونی وەکو قانون کۆنوانسیۆن ژنێڤ ئەوە چووە تارماییەوە هەر بوو بە مەسئلەیەک کە هەر دەوڵەتی بۆ خۆی تەسلیمەکرێت هیچ کامیان ناژنەوە کۆنوانسیۆنمانە قبولمان نییە بەڵام لە واقعدا قبولیان نییە بەڵێ کاک یۆسف ئەگەر ئێمە بینە سەر مەسەلەی ناوچەی خۆمان ئاوارەبوونی ئەم بەش یا ئەو بەشی کوردستان زۆر جار پێشاتوە لە تەمەنی منە حتمما لە تەمەنیەوە زیاتریشتان بینیوە بەڵام لە تەمەنی منە ساڵی 1970 ئەو کاتێک کە خەڵکی کوردستانی باشوور هاتنە ئەو دیوە لەوێ بە پێ و قەراردادێەوە زمانی پەهلەوی لەگەڵ حکوومەتی ئەو کاتی عێراقا کردی خەڵکێکی زۆر ئاوارەی ئەو دیو بوون من لە بیرم دێ ئێمە زۆر بەدەم خەڵکەوە چوین هەرچەند من مێرمنداڵ بووم ئاگامالیان بوو بەشێکیان نیشەجێ بوون طبعا زۆر کەسیش گەڕاوە چوە ئەو کاتەکە ئەمن و ئاسایش بوو یا هەر بە هەدەلیلێ گەڕاوە بۆ وڵاتی خۆی ئەمە چەند شتیکەش بووە کۆچڕەوەکەی ساڵی 92 شەر بۆ خۆی نمونەیەکی ترە لەوانە مەواردی وا هێزگار زۆر بووە ئایا ئێمە لە کوردستان قوانینی بینەلملەلی بووە کە یارمەتی یەک بدەن یا ئەو مڕاڵی بینی کوردستانە کە مشکلێکی مشتەرەکیان هەیە بەیەکەوە هاوچارە نووسن و ئەوە بووە بەبایسەوە یارمەتی یەکتر بدەین پێگومان هەر ئەم بەشە ئاخرێەوە کە فەرمووتان مەسەلەکەر ئەوە بوو ئەو مڕاڵەیکە لەواقع پێش ئەویشە هەروە دەڵێ ئەلبەتە منیش فرە پیر مەکە ئەوە خۆش بە مناڵەوەواز نەبوو بەڵام لە هەر سورەت ئەوەی کە لە بینمە لە پێشتریشە هەتا مەسەلەن بۆ کارکردن زۆر کەس ئەچوون
یعنی بەجێ ئەوە فەرزکە ئێستا ئەچون بۆ ئاواز و ئابادان و دازانم خۆڕەمشار و تاران پێشە ئەچون بۆ سلێمانی و کەرکک و هەتاکە بەشێکی بەغدا یعنی ئەوە هاتوچوویکی مەعمولی لەبین ئەو دوو بەشەی کوردەواریە کە بێژین بە ڕۆژەڵات و باشوور هەبووە و ئەو نسبەتە شتێک نەبووە کە لە ڕۆژ و دو ڕۆژە پێک بێ ئەوە نەتیجەی ئەسەن ژیانی هاوبەش و وەک یەکیانە هەر نزیکە و یەکەن لە هەزار مەسئلە گیریان کردەوە لە زمانی قاسما بوو بڕێک دەرهەزە و ئاڵ و گۆڕەواکە ئەکریا ئەو بە ئیسلاح مەسایلەوە کە ئشارەتان پێکرد کۆچەوەکانی ساڵی 91 مەخسووسان زۆر مهم بوو یا ساڵی هەر 75 جا لە ساڵ 75 لە نظر یا بگە ئەوەی واکە مربوط بە سیاسەتە دوو بەشن ئەو بەشێ واکەی مەردم ئاسایی و معمولی بوون هەر واکەی فەرمایشتان کرد ئەرێ خەرکە چوونە دەمیانەوە لە ماڵ خۆیان هەرچێک ئیمکانی بووە بۆ خۆیان بۆ کرد وەلێ بەشێتریان بوو ئەوە کە حکوومەت خۆی وەریانی گرت بوو کە سەرانی ئێلەکەی واقع بریانی بۆ کەرج ئەوان وەزیانەسەن جیا بوو مردمی ئاسایی هەر ئەو مردمەی بوون کە لەواقع بەهۆی ئەو فەرهەنگی مشتەرەک و ژیانی مشتەرەک و دەردی مشتەرەکە تێکەڵیانی کرد بوو بۆ ئەو مەسەلە مەسلێکی شۆخی نییە بەڵام مەسەڵەن دەبینین ئەو مەسئلە لە موردی فەرزکە دەوڵەتی تورکیاوە بۆ تۆرە پێشنای ئەو دەوڵەتێکی پاشی توانیویە لە منتەقەی لە تورکیا وها زاڵبێ تۆ ناتوانانی وەکو کوردی بڕوویتاوێ ئەڕوویتاوێ زۆر تیش بەڕست وەختێ دەزانن تۆ کوردی تۆ زۆرتی شارمەتیەدەن لە نەزەر خەڵکیەوە بەڵام ناتوانانی وەکو کوردێک خۆت بناسەیە بە دەوڵەتی تورکیا کەیکا بە دوو ئەنی گشت ئەو پارامترە سیاسیانە گشتی عمەڵەکە والعانە لە موردی باشوورەوە کە بڵێن بەتۆر کوردی ئەو ئوفتە سیاسیەوە کە لە تەواو بڕێک بێژین دنیا و بەتایبەت بەهۆی ئەو شەڕە نەکبەتیەی داعش و شەڕی ئێران دەوڵەتی ئێران و دەوڵەتی عێراق و ئەو نەکبەتیەوە کە داسەپاوە بەسەر منتەقەکە مقدارێ بڵێن مۆرال مقدارێ ئەو هەست و ئێحساسی هویەتی بەشەریە ئوفت پێداوە ئەوە نوکتەیەک فرە بۆ ئێمە بەداخەوە بۆ جۆرەسە مەبەستان ئەوەیە کە ئەوە بۆ خۆی خەڵکەکە هەرو خەڵکەی جارانن یارمەتی یەکە دەنوانە بەڵ بۆ شرایەتی سیاسیە بۆ بەباسی متەوجی ئەوە نابن مختاری مەسەلەن دەرامەدی یارە حالەسەر منبعێکی گەورەی گاز و نەوتەوە بەڵام خەڵکەکە بێکار خەڵکی خودی نیشتەجێ پێشووی باشوور بێکاریان زۆرە نەدار زۆرە ئەمجار ئاوا بە پێچەوانە پێیان حاڵ یەکەن هەر ئەین تەواوی کشوەکانی دنیا لە کشوەکانی دنیا بە بێکارەکانش ئەوە نییە ئەوە لە خارجەکانە تێن ئێوە کارتان نییە لە حاڵەتی کە بەرعکسە ئەسەن مەسەلەکە ئەوە نییە گیرەکە ها لەسەرەوە پارە دەخورێ دەبرێ بەشی خەڵکەکە خۆیان ناکەن وێلا ئەوە ڕەتی بە مەسەری پەنابەرەکەەوە نییە کوردستانی عێراقیش بەشێکە لە عێراق ئەو کۆنڤانسیۆنە ئیمزا کردووە و دەفتەری سازمانی ملل هەیە خۆی بودجەی هەیە بودجەکەی ئەو کوەری ئەگرێ لە سازمانی ملل ئیجازە کاک یۆسف مۆزوعی خەڵک کە ئێمە باسمان کرد چۆن بەهانایەکەوە دێن ئەو مۆزوعێک بووە کە ئێوە ئیشارەتان پێکرد بەڵام کە دێتە سەر مەسەلەی قانونی و هەڵسوکەوتی مەسئولینی هەم دەوڵەتی هەم حکوومەتی و هەم بین المللی ئەوە شتێکی جیاوازە یعنی سازمانی مللی متحد وەختێ بە قەولی خۆتان دوای جەنگی جیهانی دووەم دێت بەیاننامەیەکی پەنابەری ئەنووسێ خۆ قاعدەتە نەبێەوە لە هەموو شوێنە ڕعایەت کە لەو بابەتەوە UN ئەبێ کە دەفتەری هەیە لە هەولێر ئەبێت چی بکە بۆ پەنابەرانە خۆشی مەجبورە ئەخە خۆیان ئەوە مەسەلەن خۆی نادر بە ئیجرای قانون پەنابەریە دەفتەری یۆن یانی چی یانێ دەفتەرێکە
کە بزانێ ئەو کۆنڤانسیۆن ژنێڤە لەو شوێنە ئیجرا ئەکرێیانە ئەو کۆنڤانسیۆنی ژنێڤە هەروەوتم 3 خاڵی زۆر زۆر سەرەکی لە ئەوڵەوەیە مەسکەن خۆرد و خۆراک کار تامینی لەواقع کەرامەتی ئینسانی ئازادیەکەیشێ حتما ئازادی سەفەر چی دوایەوە ئەوە ئەشێ تەمین بێ و ئەو تامین بوونە بودجێ هەست و ئەو بودجانە هەیە یا ئیتر شۆنی خەرجەکان فقط ئەوەم لەبیرە زمانێک بوو لە ئەو مەداری 23 دەرەجەی یانە دانابوو کە نەوت لە مخابڵی خۆراکەوە ئەدرا و سازمان ملل نازر بوو کەوتە دەرەوە کوڕەکە کۆفی ئەنان گەورەترین دزد بوو لەو جەریانە یعنی لە ئەوەیەک بڕیدوو بە پاش و لەواقع لە بینی ئەبەن ئەوە هیچ قسەیکی تێیانە یعنی دەفتەری سازمانی مەجبورە جوابی ئەوە بداتەوە یعنی ئەوە ئەشێ داوا بکە لە مەسەڵەن هەرێم یا دەوڵەتی عێراق کە ئیمکانات بۆ ئەوانە فراهەم بکە ئەو مەسایلی بە ئیسڵا سیاسی تر هالە بێناوکە ئەو خانمە ئیشارەیان کرد کە مەسەلەی بۆ فەرقی ڕۆژاوا و هێن چییە ڕۆژەڵات چییە قانونەکە هیچ فەرقێکیان نییە بەڵام بەداخەوە ئەو مەسلەی پەنابەریە بە تۆل کولی 50 ساڵە هەیە وهای پێ هاتووە کە ئەوە خۆمانش لە ئوروپا بینین کە جەماعەتێ تێن کە پڕیان بەسەر پەناهەندەگی و نییە و کردویانە یا ئەو لێشاوە پەناهەندە واکەی هاتن لە ساڵی 2011ەوە بەملاوە لە سووریا کە 1/3 جەمعیەتی سووریا ئیتر لە سنوورەکەیان نەما لەسەر ئەو مەوزوعە پێم خۆشە پرسیارێک لێ بکەم کاک یۆسف پەنابەریش وەکو هەموو خەڵکێکی تر بریتیە لە تیپهای مختلفی ئیجتماعی کرێکار و نازام ژن و کەسێک کە مەسەلەن پارەیەکیشی بەدەستەیە چێ بۆ پەنابەری و کەسانێک کە تووشی ناهامەتەکانی کۆمەلگایی بوونیتە وەکو چوزانم دزی و نازانم مەوادی مخەدر وشتیوە ئەوە لە هەموو شوێنێک بوو ئێمە بخۆمان لە وڵاتانێکی وەکووا ئەژین بەڵام ئەمە ئایا معقولە بۆ کەسانێک کە سوئیسفادەیان کردووە لەو مەسەلە ئەمە هەموو پەنابەران بگرێتە بەر و یەک بێ چایەن لێ بکرێ بە هەمویان بێگومان ماخۆر نییە بێگومان مەسەلەکانە یعنی مەسەلەکە ئاوای مەترەح ناتانی بکەیت کە ئەوە ڕۆژاوا مەسەڵەن فەزلیان بەسەر ڕۆژەڵاتەوە ئەشێ بزانین بۆچی ئاوا لاتۆ چۆن مەسئلەی ڕۆژاوا کە پێشات مەسئلەی سووریا ئاوا پێکات ئەو لایشاواکە هات یەکێ لە ئامڵە سەرکیەکان حکوومەت تورکیە حکوومەتی تورکیا تەواوی پەناهەندەکانی دەرگە پەنابەرەکانی داوەخا هەڵاتوەکان و ئاوارەکانی سووریای لە تورکیا پێیان هەست ئوردوگایان هەیە و بەپای ئەو ئوردوگا پارە وەرەگرێ هەوردیمان ساڵەوە بەر 6 ملیارد دلاری بۆ ئەو وەرگرت هەر وەختێکیش بێوێ شتێ مەرزەکە کاتەوە بە هەزاران پەنابەر دگاکاکەم و پەنابەرتان بۆ بێ وڵاتانی ئوروپایی یا ئەوەیە کە ئەو نوع سیاسەتی نگریسەی ئەو دەوڵەتانەیە باعث شتایەک ئەبێ کە ئێمە مەسەن ئیسا ئاوا حەساویکەین کەەوەی ڕۆژاوایە بۆ ڕۆژەڵاتە ئەبینین بەداخەوە ئەگەر بە 100,000 ئاوارە هاتوێ بۆ ئوروپا لەوانە کەم نین لە هەر ئەو پەنابەرانەی بێسەن نیشتەجیەکانی باشوور کە خوانیان تێکەڵاو بە عنوان پەنابەری سووری هاتن بۆ ئوروپا ئەوەی وا ئینسان مەجبور بووە ئێستا یا بە ناوی کەسێکی ترەوە بێ یا مەسەلەن مەجبور بووین کە ئەوە شەرایەتەکە پی تەحمیل بووە وان نەبووە هەر لە بیدایەتەوە کەس وانە بێگومان ئەوە حەساوە نییە ولی منزمەوەی نێکێنە مەسەلەی وەزیێتەکە بەداخەوە ئەوانە تەواوی مەسەلەکە ئەوەیە کە ئەشێ پات داگرین لەسەر ئەوە حەقی منی پەنابەر ئەوەیە کە ئەو سێ خاڵە هەبێ ئەو سێ خاڵەی مەسکەن و خۆراک و
یا کار و داوای ئیجازی سفرم هەبێ ئەوە شتێکە خۆتان ئیمزاتان کردووە یعنی تاکیدکردن لەسەر ئەوە بەڵام ئەوەی کە مەسەلەن دێ باشە بۆ ڕۆژاوە ئاواکەن ڕۆژەڵاتواکەن ئەوەی مەسلەیەکی ئەوە بۆمان دروست کردووە واقعیتی کیشەیە ولی ئەوان گەریکیانە خراپەکەی خۆیان کارە خراپەکەی خۆیان ئەوە جۆگران بکەنەوە دیارە لە کەمتر جێگاز مەگەر جەمعیەتی هەرێم چنێکە 5 ملیۆن 6 ملیۆن ئێستا بێژین ئەو پەڕی 1 ملیۆن زیاتر 1 ملیۆن و نیو کەمپی پەناهندەی دەوێت کەڵبەتەوە پارەیان پێدا پارە وەرەگرن ئەوان بەڵام ئایا واخان ئەو پارەگارە لەوێ سەرپەکریە و ئەساسەن ئەو حەجمە ئەزانی لێ هیچ کوێنی دنیا ناتوانێتەوە مقایسە بکەین یعنی بە حەساوی گشتیشی بکەین خەڵکەکەی باشوور و بەڕاستی مەتین و باشن کوردن واخەن جارێک خەبەرنگارێک هەر عینی ئەو قسەواکی فەرمایشتان کرد چەند ساڵەوە بەربوو باسی ئێرە خەبەرنگارمان ناکرد کە ئەماوت خۆ 1 ملیۆن ئەوە 5 ملیۆن جەمعیەتە 1 ملیۆن خەبەرنارەکە خۆی وتی من خۆم ئەو ئەتبارە بەوە دانم وتی بە نەجابەت کوردایەتی دانم مەوزوعێکی باشتان باس کرد کاک یۆسف من لە یەکێک لە ئامارەکانە بینیومە ئەڵێت کە میزانی پەنابەران بەهۆی شەڕەوە بە تایبەت ئەوەی وا لە ئەخیرەن لە عێراق و لە سووریە و لەو ناوچە بووە و ئاڵۆزیانەوە بووە وڵاتی لوبنان بە جەمعیەتی خۆیەوە زیاترین پەنابەری هەیە ینی هەر فقط وڵاتی لوبنان لە ئوردوگاهای پەنابەری لوبنانە بەقەت هەموو ئەوروپا پەنابەری کۆکردوێتەوە لە سوورێتێکە هەواڵنێریەکان تەسویرێک لە پەنابەری ئەدەن کە ئەڵێ مەسەلەن پەنابەران بۆ دەرەوەی وڵات یا بۆ وڵاتانی ئوروپای ئەمریکایی زۆر زیاترە لە سوورێتێکە هەرە جۆرەوە لە کوردستانی باشووریشە کەمپی پەنابەرانی 1 ملیۆنی هەیە هەر لەو خودی باش لە خودی ڕۆژاوا کە ئێستش لە حاڵی شەڕایە کەمپی پەنابەران هەیە کە بەشێکی بە تۆری واقعی بنەماڵەی داعشەکانن کە لە شرایەتێکی هێشتا زۆر مشکلیان دروست کردووە ئەمەوێ ئەوە بڵێم کە مێدیا لەم بابەتەوە چ نەخشێکی هەیە بۆ بێ مەوزوعێک زەق بکاتەوە یا مەوزوعێکم ڕەنگ بکاتەوە بەداخەوە بەهۆی ئەوە کە بە تۆر کوردی لەو سیستەمی ئەژن پێ نێولیبرالی جدید نیوکانی پێشن جدید هەموو شتێک بووەتە بازار و بووە سەبوونگا هەواڵنێریەکانیش پێشی بووە سەبوونگا بخۆم لە فەرانسەیەکی لە وڵاتەکانە بێسا بەعنوانەوە کە ئازادی بەیان و ئازادی هەموو شتێکی تر لە وەکو سمبولێکی تر وەکو وڵاتەکانی تر نازانم فەرانسەیە ئینگلیسە سوێدە گشت ئەوانەی تر سمبولن ئەبینین وەختی گشت ڕۆژنامەکان گشتی گشت بەعام هان لەژێر فڵان کۆمپانی و فڵان کۆمپانی و فڵان کۆمپانی گشت ڕۆژنامەکانی کڕیوە ئەم جارەوە ئیتر مەسئلەی ڕۆژنامەوان و مەسئلەی میدیا هەموو میدیاکان هەن لەژێر سەیتەرەی کۆمپانیە گۆڕەکانە جا ئەوەیەکە دیارە وەزیفەی میدیا ئەوەیە کە وەخایە ئەو جۆرەواکە هەیە ئۆنوانی کرا بەڵام هەر بۆ جۆر بۆ خۆتان نزانێ خوددان لە میدیا هەن کابێت تۆ دووربینەکە جۆرێک تەنزیم بکەی ئەو بەشەی واکە مێل خۆتە ساحنەیەکی گوڵێک نیشان بیت و خەریکە موزیکە لۆلا کەسێک بکوژرێت تۆ هەرەوە ماڵتە نیشان داوە ئەو گوڵدانە گوڵە نیشانە دەیت ئەوەی ئیتر انتظاراتی بەشەر مقدارێکیش ئەمێقتر بیر بکەینەوە انتظار ئەوەیە کە واقعیەت ئەوان بکەن وەلەکان ئەبینین بەداخەوە واقعیەت بەیانکردنی یانە میدیاش لەدەست خەڵکی لەدەست تو لەگەل پایینە وردە وردە نەماوە ئیتر دیدی دووربینەکان ئەو دیدەیە کە کۆمپانیەکانیان نەوێت و ئەو مەسەلە یەکێ لە مشکلاتمانە دوارە یعنی مەسئلەکە من تاکیدم لەسەر ئەوەیە کە خەتابارەکان بینین ئەو نوکتە اتفاقا فرە تاکی دەکەم لەسەری کە فەرخی من و
ئیسە کە من هامە فەرەنسا بژێ فەرقی من و ئەو مەسەن ئەو سومالیایە چییە مەسەڵەن باش ئەزانم سومالیایەکە قەبلەن کۆمپانیەکەی فەرەنسا لە سومالیا کۆمپانی بووە ئیسە کرێکارێکی سومالیا ساحێ و کارەکەی خۆی ئەناسی هاتووە هەر لەو کۆمپانیە بەڵام ها لە فەرەنسا وەلی کۆمپانیەکە خۆی لێ سوێر هەم ئاشناترە بێ هەم پڵانترە ئەو ئەتانێ مۆقعەتی باشتر دەربێرێ من بەخۆم حەق نادەم بڵێم ئەی فەرقی منەوە سومالیایە چییە ئەزانم ئەو مکانیزم کە کۆمپانیەکە پێکێناوە نه ئەو سومالیایە خۆم تەکە و سومالیایە گیان ناکەمەوە ناوێکی جای بکەمەوە ئەوەۆری لەسەرشی بچین ئەو حقوقی بەشەر و حقوقی پەناهەندەگەر ئەوە ئیمزایان کردووە ئەبێ بیکەن یا ئەوەی کە مەسەلەن ئشارەیان کرد کەس هەیە 18 ساڵ بۆ خۆی 18 ساڵ لەوەیە بەڵام هەر وەکو پەنابەر ئەخە تۆ وڵاتەکانی تر لە سوێد 3 ساڵ تۆ لەوێبی ئەتانی بی بە سوێدی جنسی سوێدی وەرگری بەڵێ ئەبێ ئەقامەتت گرت بێ ئەڵەتە ئەگەر 3 ساڵ ئەقامەتت بێ تبا شفتن ناتەنجی شوێنێکا بی 1000 ساڵ هەر بێ ئەقامەت بی حدە 3 ساڵە دوایەوە تەکلیف تێشە ڕۆشتن بێتەوە جا ئەویشە خۆی قوانینی کەیە کە مەسەڵەن حەقیان نییە کەس تاحویل بدەنەوە حتا ئەگەر جنایەتکار بێ ئەگەر جنایەتکار بێشێ دادگای بوتانکەن محکومیەتەکەی معلوم بێ جاگەرێکی بێ زیندانەکەی بڕێتە وڵاتەکەی خۆی بیکێشەوە جیاز وەیلا ئەوەی گەرێک بێ کە دەرکار نازانم فڵان بێ ئەوە شتیوە ئێتفاقەن لەناو قانونەکانە ئەو مەواردە باس کراوە بەڵام بتێ باسی ناکەی باسی دەرکردن و ئەوانە ناکەین بەڵام تعینی تەکلیفیان بۆ نیشتێکی بوون حەقی کار حەقی کار یەکێدا مەسەلە هەر هەموویمەکانی یعنی ئەقامەیە ئەقامەیان پێ بێ ئەشێ دو حەقی پێ بێ کار بکە کاری بۆ پیاکەی کاری پێ بێ مەسکەنی پێ بێ نانی پێ بێ ئازادی و کەرامەتی ڕێز لێ بگری بەڵام بەو جۆرەوە زڵێخا خانم ئیشارەی کرد تقریبەن تا ئەندازەیەک بەشێک لەوانە بۆ ئەو پەنابرانەی ڕۆژهەڵات کە هاتوونەتە کوردستان تا ئەندازەیە جێبەجێ کراوە بەشێکیانەوە بۆ خۆشیان کاریان کردووە ئێستا بە بۆنەی نەخۆشینەوە نایکەن وەڕێک منداڵەکانیان چنە مەدرسە هەندێک ئاسانکاریان بۆ کراوە لەو بابەتەوە ناکرێ ئەوە لە بەرچاو نەگرینەوە ئەوەی شارە گەڕێتەوە هەر بۆ جۆرە ئێوەش لە قسەکان ئاشارەتان پێکە گەڕێتە سەرە و هاو سەرنوشتی و ئەو مشکلی سەرەکیی کە بە تەوری واقعی کوردستان تا ئەندازەیەک کێشاویانەوە ڕۆژانە لەگەڵی ڕوبەڕوە بنەوە پەرۆدا و کامەڵەن مەسەلەکەی تر دیارە زەرورەتی ئیجادی ئەو ئەنجومەنگەلیشە چۆن هەر کەسێ بە تەنیا خۆشی ناتانێ نەبڕ وێن داوا بکە ناتانی بێکان ناکرێت ئەشیر بە جەم دیکەن هەر ئەو کارەواکە ئەیگرنە دەست هەر ئەوە واکێ وتیان کرد دەستە کۆبوونەوە مامۆری یۆن مەجبور بوو بێت جوابیان بدایەوە ممکنە پۆری جێبەجێ نەکەن وەلی وەختاری ئەو ئەنجومەنانە بەربڵاوتر کار بکەن وەسێتر بن یا تێدادیان زۆرتر بێ ئەمجارە ئەو نەهادگەریشە مەجبورن جوابیان بنەوە ئەوە یان سەختترەوە بووگەسەوە وەلی وەختارەکە تۆ مەوجودیت خۆت بە ئەمەڵ ئیجتماعی درست و تعین و بێسا داوخوازی درست مەترحکەی مەجبورە تر بێسا میدیایش جوابی باتەوە وەکو جاران نییە بێژین تا ئەمەڵێ بێفۆری مەخابرەی بکەن و خەبەر بێ وەلی وەختارەکە بووی بە شتێک وەختارەکە چواردانە مزاهرەی مەتین و درست و قانونی و ئەمانتە ئەنجامدا وەسایلەکە درست ئەنجامدا شارەکە درست مەترح کرد جارێک دوان ئەگەر جاران دوو دەحفەوت دەحفە سێوم ممکن بوو بڵای بکەنەوە ئیسە ممکن دە دەحفە بیکەی وەلێ دوای دەحفەکە هەر ئەنجام ئەوێ یعنی ئەوە باعثەوە نابێت کە دەست هەڵگری وەلی شێ توانەوە کارەکە زیاتر بکەنەوە من زۆر مۆستا کارەکان سەختترە پرە سەختترە وەلی ئەشێ هەر درێژێ بێت تا هەر بۆ جۆرە واقعیکردن بوو جواب بگرینەوە جەیەک ئاسان پەنابەر لا ئاقل لەبێن ڕۆژهەڵات و باشووران دەمێنێ و ناو پەنابەریەکەیش لەوە لابچێ جێبەجێ بوون هاتوون میوانی ئەوانن تەواو
کاک یۆسفگیان زۆر سپاس. کاتی بەرنامەم زۆر نەماوە. زۆر سپاس بۆ بەشداریتان بۆ هەموو زانیاریەکە لە مەوردی وەزیەتی پەنابەری و هەروەها تاریخێکە ئێمە خۆشمان تایە بووین وانە باسەت کرد. زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەیە. سپاسانەکەم و سپاس بینەرانیش کە ئێمەیان تحمل کردووە. زۆر سپاس. کات و ساتێکی خۆش. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگی ئەم جارە. هەتا دیالۆگێکی تر ماڵەوە.